خی گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەم مانگەوەی یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و امتیازاتەکان و خانەنشینی لە هەرێمی کوردستان دەچێتە بواری جێبەجێکردنەوە. یاساکە ڕێخستنەوەی موچە و دەرماڵە و خانەنشینی لە خۆی دەگرێت، بەڵام دەستی بۆ دۆسیە ئێستێرەکانی تاڵانی نەوت و خاڵە سنووریەکان وێنانەوەی پارەی دەرەوە لە بانکەکانی دەرەوە نەبردووە. بە میێندەرێک لە بەڕێزان دلێر مەحموود ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە لیژنەی دارایی، هەروە لە هەولێرەوە دانادارە ڕاوێژکاری یاسایی تاوتوی یاسایی چاکسازی لە موچە و دەرماڵ دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و امتیازاتەکان و خانەنشینی لە مانگەوە کاری پێدەکرێت. لە یاساکەدا دەرماڵە و خانەنشینی نایاسایی ڕێک دەخرێتەوە و موچەخۆرانی ڕاستەقینەش مەترسیان لە کەمکردنەوەی موچەکانیان هەیە. بە پێی مادەی 5 یاساکە حکومەت مولزەم کراوە دەرماڵەکان ڕێک بخاتەوە. ئامارەکانیش بۆ ئەوە دەچن بەهۆی دەستکاریکردنی دەرماڵەکان موچەی فەرمانبەران کەم بکرێتەوە. لە هەرێمی کوردستان موچەی بنەڕەتی فەرمانبەران لە 44 و دەرماڵەکان لە 56 موچە پێک دەهێنێت. یەکێکی دیکە لە کەم و کورتیەکانی یاساکە ئەوەیە حکوومەتی هەرێم پابەند نەکراوە بەوەی کەمترین موچەی خانەنشینی لە 400,000 کەمتر نەبێت، لە کاتێکدا زیاتر لە 88,000 کەس موچەی خانەنشینیان لە خوار 300,000ەوەیە. هەروەها لە یاساکەدا حکومەت مولزەم نەکراوە پاشەکەوتی موچەی فەرمانبەران کە بڕەکەی 14 تریلیۆن دینارە بداتەوە. سەبارەت بە چارەسەرکردنی کێشەی بندیوارەکانیش لە یاسایەکەدا هیچ مادەیەکی تێدا نییە بۆ بڕینی موچەی بندیوار و سزادانی ئەو کەسانەشی لە پشت دامەزراندنی بندیوارەکانەوە بوو. فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە کاتی دەنگدان لەسەر یاساکە دەنگیان بە یاساکە نەدا، لەبەرەوەی یاساکە دەستی بۆ تاڵانی نەوت و خاڵە سنووریەکان و گەندەڵی وەبەرهێنان و هێنانەوەی پارەبراوەکان نەبردووە. کابینەی نۆیەم هەموو چاکسازیەکانی لە موچەی پلە باڵاکان کورت کردووەتەوە، لە کاتێکدا موچەی ساڵانەی پلە باڵاکان 6 ملیار دینارە، بەڵام گەندەڵی خاڵە سنووریەکان لە یەک مانگدا بەشی 2 ساڵی موچەی پلە باڵاکان دەکات. لەگەڵ ئەوەی یاسای چاکسازی لەم مانگەوە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام پێدەچێت یاساکە لە کەمکردنەوەی موچەی فەرمانبەری ڕاستەقینەدا کورت بکرێتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا دلێر بەخێر بێنەکرد لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە یاسای چاکسازی کە لە کۆتایی بڵێن ناوڕاستی مانگیەک پەسەند کراو لە مانگەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. هەڵایەکی زۆری لەسەر دروست کراوە، وتەبێژی حکومەت دوێنێ وتی ڕۆژێکی مێژوویە. ئەم یاسایە چی تێدایە دەربارەی چاکسازی ڕاستەقینە؟ پێشەکی زۆر سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان و بۆ بەڕێزیشتان. لە ڕاستیە خۆی کە لە کاتێکا بوو بەوەی کە گەندەڵی گەشتە ئەوەی کە بوو بە زاهیرە، ئیتر هەموو جوگەکانی دەسەڵاتی گرتەوە بە تایبەتی لە بواری ئیداری و لە بواری ئابووریدا، ئیتر تۆ بێ هەنگاو بنەی بەرەو چاکسازی. چاکسازیش تاکو سعاتێ زووتر بیکەی باشترەوە لەوەی دوای بخێ. اینجا مەسەلەی ئەو چاکسازیە کە کاتێکە ئەکرێت ئەوێ بزانن لێبیانی بۆ خەڵکی پسپۆر، خەڵکی زانا، خەڵکی دڵسۆز بە نیشتیمان و هاو نیشتیمانیان ئەوێ هەڵسن بەداڕشنی و چاکسازیە لەکوێوە دەست پێ بکرێت لەکوێوە دەست پێ نەکرێت. لە کاتێکە ئێمە کە باسی چاکسازی ئەەکەین، چاکسازی بۆ ئەکرێت. چاکسازی لەبەر ئەو هەڵبەتە خۆی هۆکاری خۆی هەیە کە تۆ ناوی ئێنێ تۆڕی چاکسازی یەکەم. هەڵبەتە ئەگەرێتەوە بۆی کە تۆ لە بواری ئابووریەوانێ ئابووریەکە تووشی ڕکوت بووە، یاخود بڵێن داتە پێوە لە زۆر حاڵەتە، یاخود توانای ئەوەی نییە کە بتوانێ پێداویستەکانی خەڵک هاونیشتمانیەکانە جێبەجێکە، پێداویستەکانی حکومەت جێبەجێکە. لەبەرەوە لەم کاتەیەکە دوت دەستی بۆ بێ بەڕێی من ئەبێت لە پێشە مشتەکە دەست بەری بۆ هەردوو جومگەکەی ئابووری کە تۆ باسی ئابووریەکە ئابووری چییە؟ هەردوو جومگەکە بریتێ لە داهات و لە خەرجی داهات و خەرجی. چونکە تۆ ئێستا ئەگەر بێت و بۆ نمونە بڵێن ساڵانە کە بودجە ئەچێتە پەرلەمان، بودجە بریتێ لە چییە؟ بودجە بریتێ لە داهات و لە خەرجی و لە کوردێران.
بریتە لەوە خۆی بودجە بریتە لە چی بودجە بریتە لە تەقریرێکی ڕقمی کە تعبیر لە سیاست اقتصادی ئەو هەرێمە یاخود ئەو دەوڵەتە ئەکات لەبەرەوە قەناعەتی من ئەو چاکسازیە چاکە دەست پێ بکرێت بەڵام لە هەمان کاتە پێویستەوە چاکسازیە لە داهات و لە خەرجیە ئەوەی کە ئێستا دەڵێ لە داهاتە لە خەرجیە ئەو هەموو خەرجیەکانیشی گرتوۆتەوە یاسایە کامە ئەوەی کە ئێستا کەوتوتە بواری جێبەجێکردنی یان بەشێکی بچووکە لە خەرجی ئەمەی کە هەیە هەموو خەرجەکانیشین هەموو خەرجەکانی نەکردوێتەوە تەنها هاتووە بڵێن تەقەشف یا بڵێن سگوشین دەبواری کەرتی وەزیفیایە کامە کێ ئەگرێتەوە توێژێکی کەم لە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەگرێتەوە کەم و چەخوەرەکانم تەنها بە تەنهاش ئەبێتەوە لەگەڵ ئەوە خەرجی ئەگەر هەر خەرجیش بێ ئێمە خەرجی لە زۆر بواری ترا خەرجیمان هەیە کە ئەو خەرجیە بە خۆڕایی ئەڕوا پارەیەکی زۆر سەرپەکرێ بۆ زۆر لایەن ئەبێت لەوانی شا تەقەشف بکرێت لەوانی شاکەم بکرێتەوە ئەبێ سەرچاوی داهاتەکان بزانێت یعنی یەک شتێکی زۆر گرنگ هەیە تۆ لە وڵاتێکە کە ئەگەر هاتوو سیستەمەکە سیستەمێکی پەرلەمانی بوو بڕەوە پەرلەمان هەبوو کە پەرلەمانت هەبوو ئەبێ ینی گرنگی بە پەرلەمان بێ ئیتر پەرلەمان لەلایەن مەکتەب سیاسی حیزبەکانەوە دانراوە یا دانراوە یان خۆیت هەڵبژارەوە بە هەر حاڵەتێک بێت ئەگەر تۆ بێت و هەیبەت بە حکوومەتەکەت و گەڕێنیتەوە بە گرنگی بە پەرلەمان و گرنگی بە پەرلەمان چییە؟ گرنگی بە پەرلەمان ئەوەیە تۆ بە شەفافانە سەرچاوی داهاتە چییە بخرێتە بەردەستی لی تێبگا کە سەرچاوی داهات چییە نەوکو تۆ بە دوو مانگ سێ مانگ جارێک راپۆرتێکی سەدحی یان لە ڕێگەی بڵێ وڵا کۆمپانیای دیرۆتە چیە بخرێتە بەردەستی بڵێ ئەمەوە یعنی سەرچاوی داهاتەکان ڕوون بکرێتەوە بۆ پەرلەمان بۆ ئەوەی بتوانرێت بەرنامە دابڕێژرێ چی ئەو چاکسازیە کە هەیە لە بواری داهاتە بۆی داها زیاتر کات داها زیاتر بەدەست بێنێ و لە بواری خەرجیا بۆی خەرجە پێویستیەکان نەبێ خەرجەکانی تر نەمێنێت نەوکو تەنها لە کەرتی وەزیفیا بێت. سپاس دەکەم دۆتەکەم بۆ لای بەرز کاک دانا جەنابی شت بەکرد بە یەکهار لە ناونیشانی یاساکەەوە دەست پێ بکەین کە بە پێی بەرپرسانی حکومەت دەچێتە بواری جێبەجێکردنەوە دەکرێت ناوی بنین یاسای چاکسازیەوەی کە خۆیان ناوێن ناو یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و خانەنشین و ئیمتیازاتەکان بە ناوی خی گەور و میهرەبان سڵاو و ڕێزم بۆ جەنابی مامۆستا بۆ بەڕێزت بۆ بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پەیام لە ڕاستیدا ئیشکال ئامێزە زۆر ئێمە ناونیشانە یاساییەکە کە دروستی کرد ئەگەر ئەم یاسا بۆ خۆی ناوی ڕێخستنەوە بواە باوەڕم وایە بە بچووکترەی توانی بچێتە ناو دەواازەی پرسێکی گەورە ناونیشانێکی گەورە کە ناوی چاکسازیکردنە لە ڕوبەڕووبوونەوە لە بەرامبەری گەندەڵی و بەهەدەردان و ئەو ناتەواویانەی لە کەرتی گشتی و تەنانە ژیانی تایبەتی وڵاتیانی شتێک کەوتووە باوەڕم وایە و دەستەواژاگەر بۆ خۆی ڕێخستنەوە بواە کە بۆ خۆی لە ناو هەناوی دەقەکانی یاساکە هەندێک جار بەکار هاتووە زۆر دروسترە بوو باشترە بوو لە ئێستادا بۆ خۆتان دەزانن تەوقیتی جێبەجێکردنی یاساکە کەوتە تەوقیتێکی زۆر خراپەوە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە بە تایبەت و لە ڕووی ئیداریەوە پەیکەرێکی ئیداری زۆر کۆن و کلاسیکی هەیە پێش وەختی جێبەجێکردنی ئەوەی پێی دەوترێت چاکسازی یا هەر دەست بۆ بردننی پرسی چاکسازی کامە پرسێکی فرەرڕەهەندە تەنانە دەم چەمکە بێ لە ناو هەناوی یاساکەوە هاتووە کە ئیش لەسەر کەرتێکەکە لە ناو کەرتەکان و قیادەی پرۆسەکە سەرکردایەتیکردنی پرۆسەکە ئەسپێرێ بە وەزیر و وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکانی وەکو نەزاها و چاودێری دارایی بەڕاستی پرسی ئەنجامدانی چاکسازێکی قوڵ کە جێپەنجەی بمێنێتەوە و خەڵک ئومێدی پێ ببەستێ باوەڕ ناکەم بەم بڵاویە تۆ بتوانی بە زووی ئەنجامەکەی بێ بەدەستەوە یاخود لە دۆخێکی ئابووری شڵەژا و خراپ کە ئێستای لەگەڵابێ بۆ نمونە دەیانتوانی پێشتر ئەو پرۆژەی کە ساڵانێکی زۆرە کاکەیەکی وەکو دکتۆر دلاوەر عەلادین لەسەر هەیکەلەی نظام ئەوەی پێوترێ ڕێخستنەوەی سیستمی ئیداری و پەیکەرە ئیداریەکە لە هەرێمی کوردستان و کردوێتی بە کتێبێک و لەگەڵیان دانیشتۆ بڵاوی کردوتەوە دەیانتوانی ئەوە جێبەجێ بکەن جاری یەکەم ئەگەر تۆ دەستکاری جمگە سەرێکیەکانی پەیکەر بکەی ئەو سادەتوانی خۆ ڕێخستنەوە بە دەرەجەی یەکەمەکەی پاشان دوایی سەیری فائیز و زیادە و ناتەواویەکانی خۆش دەبینی بە چاکی وەکەوەی چۆن کەسێکی نەخۆش دەچێتە لای دکتۆرێک سەرەتا تەشخیصی بۆکە نەخۆشیەکەی پاشان ئەمجا پشکنینەکە پاشان دەستەبا بۆ نووسینی چارەسەر و ئەوەی لە ئاخری کەواتە
لە کاتی ئێستادا ناکرێ ومێدێکی زۆر ببەستین من پرۆسەیە بەڵام من پرۆسەیە دەکرێت هەموو هەنگاوێکی دووریش سەرەتایەکی هەبێ باشە بەس سەبارەت بەوەی کە ئەم بڵین یاسای چاکسازی کۆمەڵێک بوار لە خۆ دەگرێت ڕێخستنەوەی امتیازاتی کە سوکاری شەیدان وارفال کراوان سوودمەندبوون زیاتر لە جارێک لە بودجەی گشتی بواری پێشمەرگە وێزەکانی ئاسایش دەرماڵەکان ڕێخستنەوەی خزمەت خانەنشینی ئایا نەدەکرا حکومەت هەر بە بڕیار ئەمانە بکا بۆ خۆی پێویستی بە یاسانە بێت بڵێن پێویستی بە یاسا هەبوو کە یاسای بۆ دەربچێت بە دڵنیاییەوە ئیشکالێکی گەورەی لەسەرم پرسە چونکە هەر یەکێک لەو سێکتەرانە هەر خودی حکوومەت خۆی ئەنجامی داواتە بە بڕیارێکی کارگەڕی بووە بڕیاری کارگەڕی پێویستی بە یاسانیە تەنزیمی بکە ڕووی پلەبەندی یاساییەوە ئەوەی پێوترێتە دەڕوجی قانونی تۆ بڕیاری پەیڕەویشی بەدەستە پەیڕە و جۆرێکە لە تەشریع ئەنجومەنی وەزیران دەیتوانێت ئەم پرسانە تەواویان ڕێک بخە بۆ نمونە کەسێکی هێناوە کردوێتی بە پلەیەکی پێبەخشیوە بۆی ئیمتیازەکانی ئەو پلێ وەربگرێکی نا کەسێک کە خانەنشین بخۆ تۆ تازە نابێ بە حەقیبەیەکی وەزاری لەلابێ بەڵکو کەڵێتەوە وەزیری خانەنشینی واتە تۆ ئیمتیازەکانی ئەو پۆستە وەرەگری کە پێی بەخشیوە هەتا ئێستا ئەم بە بڕیارێکی کارگەری کراوە ئەم نایاساییە ئەم دۆخە نالەبارە لە ناو وەزیفە و کەرتی گشتی و بەخشین و ئیمتیازەکانە کێ کردوێتی هەمووی بە بڕیاری کارگەری کراوە تەنانەت لیستی وا هەبوو کە خانەنشین کراوەڵێ بە ناوی سین دەست پێکا بە کۆتایەکەی بە سات کۆتاییە ئیمزا ئەنجومەنی وەزیران کردوێتی کەواتە ئەنجومەنی وەزیران دەیتوانی بۆ سەریعکردنی پرۆسەکە بۆ بڵاو نەکردنەوەی پرۆسەکەم باوەڕم وایە لە کاتی ئێستادا ئەم چاکسازی کە بە ناوی یاسابیکەی کەوتمان ئیشکال لە ناوەکەی و تەسمیات و ئیلا ئاخری وای لێ تۆ تەواوی عیبداریەکانی کە کردوتە ئەنجامەکەی بە پەرلەمان بسپێری واتە بڵێ یاسایەک پەرلەمان دەری کردو دەسەڵاتی ئەو بۆ ئەو ئیشەکەی تێکداوە کەواتە من بەرپرس نیم لێرە تۆ بەڕاستی بەرپرسیارەتی خۆت بدزیتەوە ئەمە ئیشکالێکی وای دروست کردووە لەو ڕۆوە کە ئیتوانی بەشی زۆری ئەم پرسانە بۆکو چۆن دەسەبا بۆ شتی زۆر لە گەورەتر بۆ نمونە دەرهێنان و ناردن و فرۆشتنی نەوت و بازارسازیکردنی بۆی کەی ئەوەی هەبووە بەڕاستی یعنی پشتیوانێکی یاسایی دقیقیشی نییە کەچی ئەنجام درراوە زۆر پرسی دیکە وەکو ئابووری سەربەخۆ ئەمانە توانراوە ئەنجام بدرێت بە بڕیارێکی کارگەڕی بۆچی نەکتوانراوە پرسێکی وا گرنگ لە ناو سێکتەرێکە کە 700,000 کەسی تا لە هەرێمی کوردستان ئەتوانی چاکسازی تیا بکەین پێم سەیرە تۆ گەر هاوڵاتیەک لە وەزارەتێکی ناوبرا و پارەی ببەخشی ئەزانن کە چەند ببەخشیوە وەسڵ وەرەگری چۆن حکوومەت نازانێت 20 ساڵە کەسێک زیاتر لە موچەیەکی هەیە زیاتر لە جارێک سوودمەند بووە ئێستا بە بڕیارێکی تەشریعی بڕێ بەڕاستیەوە کارە ساتە لە هەمووشی مەترسیدارتر بریتێ لە دەرماڵەکانەوەی لە راپۆرتەکە ئاماژەتان پێکرد فەسڵێک لە ناو ئەمە لە ڕووی ڕێزبەندیەوە پێڵێن دیزایانی تەشریعیەوە ئەمە گونجاونیەوەم بۆ خۆ لەسەریشم نووسیوە تۆ فەسڵێک پێک بێ لە یەک مادەش پێک بێ لە یەک دیار کاڵێ تەواوی دەرماڵەکان دەسەڵاتدا بە ئەنجومەنی وەزیران خۆی بەپێی پرەنسیپی وەدیهێنانی دادوەری دەستکاریانەکە هەمویانە بڕێ ئەوەی کە پێوتێ دەرماڵە و موچە لە مانگی داهاتۆی بینن کارەساتەکە چۆنە بێ کە بە ناچاری تەواوی و دەرماڵانە کەمەکرێنەوە وای لێ کە هاوڵاتیش ناتوانێت نازانێت چەندی وەرگرتۆ و بەڕاستی چی بکە باشە لەسەر موچەکە دەگەڕێم وڵات بەس بە کوردی سەبارەت بم یاسایە بڵین ئەسەر ڕەجعی هەیە ئەو کەسانی کە خەڵکیان دامەزرانەوە بە نایاسایی بندیواریان بڵێ موچەی بندیواریان داوە هیچ تێدا بۆ پرسینەوە لەو بەرپرسانە نەک بڵێن خودی بندیوار و موچەخۆری نایاسایی نا بەدڵنیاییەوە ئەو لە حکومە گشتیەکانی یاساکە یاسای ژمارە 2 ساڵی 2020 و لە پەیڕەوەکەشی کە دەرچوو لە وەقایعی هەرێم بڵاو بۆتەوە لە حکومە گشتیەکانە ئەسەری ڕەجعی داوە بەم یاسایە و ئەوانەشی کە قسان لەم پرسە کرد باوەڕیان وا بوو تۆ ناکرێ یاساک دەرکەی بۆ ئایندا ئەگەر ڕابردوش نەگرێتەوە کەواتە تۆ لێرە ینی ئەنگاوێکی دقیق نەناوە ئەمە لێرەدا بەدڵنیاییەوە ئەسەری ڕەجعی هەیە بەڵام مەسئولین و بەرپرس و ئەو کەسانی پرۆسەکان ئەنجام داوە ناگرێتەوە تەنانەت تۆ تەماشا بکە و کەسێک کە تاوانێکی ئەنجام داوە خۆ بۆ نمونە سوودمەند بوون لە دارایی گشتی بە ناشەرعی ئەوە خۆی بخۆی تاوانە و بە هەدەردانی ماڵی گشتی ئەوە تاوانە بەڵام لەم یاسایەدا هەمویانی و بە جۆرێک جۆرەکانی عفا کردووە بەڵکو لەو ڕۆژی بەرواری جێبەجێکردنی یاساکەوە وەستاندوێتی تەواوی ترەواتە تۆ هیچ بەرپرس نابی پلەیەکی سەربازی مەدەنی هەر چۆنێکە وەرگرتووە لێ سوودمەند بووی ساڵانێکە وەکو ئیمتیازێک پێدرا و ئێستا کۆتایی پێدێ هەرەونە و بەڵکو بە تاوان نەژمێنراوە ئەوە ئیشکالە گەورەکانی یاساکەی مەبەستمەوە ئەوەش بوو بە تاوان نەژمێنراوە ئەو کەسێک کە خەڵکی بە ناسایی دامەزراندووە
موچەی بندیواریدا و بەرپرسەکە نەک بڵێن موچە خۆر و بندیوارەکە نانە خێر هەر ئەساسن بۆ زانیاری تانیاسای چاکسازی کار لەسەر بندیوار ناکە ئەو سیستمی پێوترێ بایۆمەتریکە حکوومەت کابینەی پێشوو خەریکی بوو لە ئەنجامەکەشی سەری لە هیچەوە دەرچوو بایۆمەتری ئەتوانێن پرۆسە کەشف بکە ئاگیناوە کەشف ناکات تۆ بندیواریە کەس نییە لە هەرێمی کوردستانە بتوانانی کەشفی بکەی بڵێ تۆ بندیواری یاوانیت. سوپاس دەکەم مامۆستا درێژکەرم وەلای بەڕێزت سەبارەت بەوەی کە بەڕێزوتت یەکێک لە بەرگەکان مەسەرەی سک هەڵکشینە یاخود بڵێن دەرماڵەکانە مەترسیە لە مانگیداهات و دەرماڵەی موچەخۆران کەم بکرێتەوە بەتابەتی کە دەرمان لە 156 موچە لە کوردستان پێک دێنێت لە 100 چیلی موچەی بنەڕەتی فەرمانبەران و موچەخۆرانە ینی بەڕاستی ئەوەی کە هەر لە خۆی لە یاساکەشار لە پەرلەمان دەرچوو کاکەژی شارەتی پێ تەنها ئەوە کە بڵین ڕێگەدرا بۆی کە دەرماڵەکان چای پێبەخشێنرێتەوە اینجا لێرە نایزانین ئایا دەرماڵەکان ئەوە دەرماڵی جێگیر هیچ دەستکاری ناکرێت شتێکە موچەی بنەڕەتی و لەگەڵ دەرماڵە جێگرەکانە دەستکاریان ناکرێت بەڵام ئەو دەرماڵانەی ترکە هەیە نازانین خۆی موچەی بنەڕەتی لەگەڵ دەرماڵە جێگیرەکان لە 156 بەیەکەوە یعنی لە 140 لە 100 بڵین 44 دەرماڵی ناجێگیرە موچە لە سەوا چلوژواری دەرماڵی ناجێگیرەکانە ئەوەی کە هەیە لە عێراقا نۆکو لە کوردستانە لە عێراقا بۆ شێوە بووە ینی بەدەست من و تۆنە بۆ لە عێراق کاتی خۆی غیریەوە غیلای مەعیشەشە بۆ ئێساشەیە غیلای مەعیشە لە عێراقا غیلای مەعیشە ئێساشەی هەر لە عێراقا بەڵام ئەوەی کە هەیە هەتاکو ئێستا نازانین ئایا ئەوانەی ئەو دەرماڵە ناجێگیرانە ئەگرێتەوانێ موچەی فەرمانبەرانی ئاسایی دەوڵەت کە ئەمانە بە حەقی خۆیان پێی گەشتون کەمەکرێتوان کەم ناکرێتوانێ بەڵام بەڕێی من لە هەموو حاڵەتەکانە مادەم ئێمە هەتاکو ئەم دقەیە لە هەوڵداین بۆی لەگەڵ حکومەتی عێراقیە کە حکومەتی ناوەندی ڕێکەوتن بکەین لە هەموو بوارەکاندا یعنی ناکرێت جیاوازی موچە هەبێ لە بینی موچەخۆرانی هەرێم و موچەخۆرانی حکومەتی عێراقیە بۆ نمونە کەسێک ملاحیزفەنیە و لێرە و یەکێک تیش ملاحیزفەنیە لە بەغا و هەردووکیان ساڵانی خزمەتیان عینە نیەکە و شەهادەشیان عینە نیەکە و هەروەها لە هەردوو لە هەمان کاتیشە هەردووکیان خێزاندار و مناڵیشان بەقەدەر یەکەیە ژمارەکەی لێرە بڕێک لە موچەکەی کەمتر بێت لەوەی بەغایانی بۆ لەبەرەوەی تۆ بەشێکی لە حکومەتی عێراق بۆ هەمان سیستەمی موچەیە کە لێرە پەیڕە دەکرێت بەڕێی من ئەبێت ئەگەر تۆ بتێ بەواقع ئەگەر تۆ بتێ سیستەمێکی بڵین دادپەروارانە جێبەجێ بکەی ئەگەر تۆ قەنەعەتێ بەوە هەیە کە ڕۆژ ئەبینین کە بەردەوام لە مفاوەزاتین و ئەچین بۆ بەقا و داوای پۆستەکەین و داوای ئەوەکەین ڕێکەوتن بکەین لەسەر مەسەلەی نەوت و لەسەر مەسەلەی بودجە و لەسەر مەسەلەی داهات کە بۆمان بنێرێ پێویستە تۆ لە هەموو شتەکانی تریشە هەر عینەش لەگەڵ بواری اقتصادیەوە پێویستە لە هەموو شتەکانی تریشە عینەن شت هەر عینەن بەقابی ئەمە خۆ بنێک دروستە بێت لای فەرمان ئەوەی کە ئیمڕۆ و ئەبینی فەرمانبەرانی یاخود موچەخۆرانی هەرێمی کوردستان خەڵک بێت تاقەتە خەڵک وەڕسە شتێک لە شتەکان ئەوەیە کە موچەکەی درەن ئەیرێتە ئەگەر تۆ بێت و ئەو غومنەش دروست ببێت موچەخۆر موچەکەی زۆر کەمتر بێت لە چاو موچەخۆرانی بەغایە ئەمە شەر خۆی لەخوای غومنێکتر دروستە بێت ئەمەش خۆی لەخوای تاسیر لەسەر ئابووری وڵات و لەسەر بازاڕی شەکات مەوەستەوەی کە ئێستا موچەی موچەخۆران لە بەغداد جگەوەی لە کاتی خۆی دەدرێت لە موچەخۆرانی هەرێمی کوردستانیش زیاترە ئەوەی زیاتر نەبووە بەڵام ئەمە کە ئێستا پێڵەن چاکسازی کە ئەکرێت و ئەم چاکسازیت بێتە هۆیکە و ئیشارەتم پێیا لەسەرتاوانێ ئەگەر تەنها چاکسازیەکە ئەوە بێ کە چاکسازی بکرێت لەسەر موچەخۆران لەسەر کەرتی وەزیفی نەوکو خەرجەکانی تریش یعنی لەو کاتەیە ئەگەر بێت و موچەخۆرانی هەرێمی کوردستان زۆر بێتە خوارەوە لە چاو موچەخۆرانی عێراقدا ینی بە ڕاستی خۆی لە خۆیدا ئەمە غوبنێ لای فەرمانبەران دروستەکە ئەمەش خۆی لەخوا کێشەی زۆر گەورە دروستەکە ئەمە خۆی لە هەمان کاتیشە ئەبێتە هۆی ئەوەی چونکە ئەو پارەیەکێتە تۆ پارەیەتە ناو خەڵکان دەورانەکە ئەو دەورانی کە ئیکاشێتە ناو بازار و لە بازارەوەیەتەوە ئەڕاتەوەێتەوە دەست بازاڕیش سستەکات باشە بۆ چون دوایە ئەوەی کە خۆیان دەڵێن خانەنشینی نایاسایی ئەوانەی کە پلەی وەزیفیان بە نایاسایی پێدراوە هەمویان ڕاست بکرێنەوە پێ دوای دەتوانرێت ڕاست بکرێنەوە خۆی بە قەناعەتی من ئەگەر حکومەتێک یان کەسێک لە هەر حکومەتێکە شخصیەکەم بێ چاکسازی بکە نیەتێ بێ ئیرادەی بە قوتیە بێ ئەتوانی هەموو ئەو شتانی کە بە
نایاسایی کراوە هەموو ئۆشتانی کە گەنەڵی کراوە بە گەندەڵی کراوە ئەتوانێت بکرێت ئەتوانێت چاک بکرێتەوە لەبەرەوە ناتوانم من لێستاوە بڵێم ئەکریان ناکرێت ئیرادەیەک دەبینی ئێستانزیکەی سێ چوار ڕۆژتر ساڵێک تێپەڕە لەسەر کابینەی هەر کەسێت لە دنیا لە دنیای تۆرە سێریکە لە دنیا سێری مێژووکەین سێری مێژووی چ کۆن چ تازە بکەین ئەو کەسەی کە ئیرادەی بە قووەتی هەبێت ئیتر سەرۆکی حکوومەتە یاخود سەرۆکی و هەریەمەی هەشتێک ئیرادەی بە قووەت بێ بتوانێت پەرژەوەندی خۆی و بنەماڵە و خێڵ و حیزبەکەی بکاتە قوربانی پەرژەوەندی نیشتیمان و هاو نیشتیمانیان ئەتوانێت هەچی شتەبی کات بەڵام کاتەکەی لەوانەیە کاتی بێت و بە ئاسانی نەکرێت و بە ڕێگەگری نەبێت لە بەردەمیان ڕێگەگری هەبێت و کاتی ئەوێت کە بیکات بەڵام ئەگەر بێت و هەر تەنها من ئەوەنە بێ ناوی چاکسازی من بە شتێکی بەسیت بەرم نەمەوێت یعنی بۆ نمونە من لە وەزیرێکم یاخود من مدیر عامێکم تەنها چاکسازیم بۆ ئەوە ئەوێت بە هیچ شێوەیە لە پێگەی خۆم لە دەسەڵاتی خۆم کەم نەکرێتەوە چ دەسەڵاتی ئیداری چی مالیم کەم نەکرێتەوانێ و تەنها بۆ فەرمانبەرەکانی خوارەوە بێت بە قەناعەتی من خۆی لە خۆی ئەو کێشە زیاتر دروستەکە بۆ ئەو هەرێمەی خۆمان و لە هەمان کاتیشە کێشەکە ئەوەیە کە خەڵک زیاتر ناڕازی ئەوێت و لە هەمان کاتیشە شارەتم پێ ئابوووریە کەشمان زیاتر ئێنێتە خوارەوانێ باشە زۆر بە کورتی سەوارت بە موچەی پلە باڵاکان بڵێن زۆر قسە لەسەر موچەی پلە باڵاکان دەکرێت بەڵام ئامارەکان باز دەکەن کە موچەی پلە باڵاکان لە ساڵێکە 6 بۆ 7 ملیار دینارە لە یەک ساڵ داوانی کە بە مەناسەیش خانەشین کراون پێ دوایە دەتوانرێت لە مەداهاتێکی زۆر بگەڕێنرێتەوە من ناڵم لە ئیمڕۆ داهاتە گەڕێنەوە بەڵام ئەکرێت دەستکاری بکرێت باش یعنی ئەکرێت دەستکاری بکرێت کە ئێمە باسی ئەوە ئەەکەین دەستکاری بکرێت و چاکسازی بکرێنە وەکو چۆنی شەرەتا ئیشارەتم پێ تەنها هەر لە فەرمانبەرانی ئاسەریانە بێ لەو لە پلە باڵەکانی شابێت چ ئەوەی لە وەزیفان چ ئەوە لەوەی کە خانە نشین بوون ئەبێ لەوانی شاوێت یعنی تاکو و ڕادەیە عەدالەتێ دروست بکرێت لە بینی موچەی کەمترین موچە و زۆرترین موچەیە عەدالەتێکی وا دروست بکرێت کە بەو شێوەیە بێت ینی کە خەڵک بتوانین لە ئیدارەی ژیانی خۆی بات خەڵک وای نێنێت دەستبەرداری وەزیفەش بێت. بەڵێ سوپاس دەکەم کاکدانە سەبارەت بە دەرماڵەکان هیچ مەترسی هەیە لە مانگی داهاتووە حکوومەت بە پێی یاسای چاکسازی موچە ڕێک بخاتەوە دەرماڵەکان ڕێک بخاتەوە لە کاتێکە مانگی دووش بڵین لە سەدا 21 بە شێوەیەکی نایاسایی بڕیوە بۆ مانگی داهاتوو بڵین باردۆخەکە خراپتر دەبێت؟ بە دڵنیاییەوە خۆی ئەم پرسی ڕێخستنەوەی موچە لە ناو کەرتی وەزیفە و دەرماڵەکان لەگەڵیا بۆ تەنانەت ئەو هاوکاری بۆ خانە نشینی کە ئەوان تەبعەن ناوی موچەیان شتێکی دراوە بەڵام زیاتر ناوی موچە بۆ کەسێکە کە فەرمانبەر بێ و لە ئەسڵی دەواما بێ ئەمە بەبێ پشتیوانی یاسایی لە مانگەکانی پێشوە جێبەجێ کراوە بۆ خۆتان بینیتان بە ڕێژەی تەبعەنە و سا 21 ڕاز نییە خۆی سا 42 بۆ زانیاریت بۆ هەموو کە دوو مانگ موچە وەرنەگری لە سا 21ەکانی کۆ بکەیتەوە ئەو ناکە هەروەها بۆ پلە باڵەکانیش 175 150 نییە و بۆ زانیاریتان ئەوە ڕێک بکەیتەوە بۆ شێوەیە ئەمەی کە لێرە مەترسیە ئەوە کە پشتیوانی یاسایی نەبوو ئەم ڕێکارە بە بڕیارێکی ئیداری وەرگیراوە سبەینێک کە ئەم یاسایە جێبەجێ کرا و هاتە بواری جێبەجێکردن و دەرفەتێکی زۆر و دەستواڵایەکی زۆری دا بە ئەنجومەنی وەزیران کە هەر کەس بۆ وەزارەتی خۆی وامان بینیوە لە فەرمانەکە کە بە پێی پەیڕەوی ناوخۆش کە پەیڕەوەکەی بۆ جێبەجێکردنی یاساکان ئەنجومەنی وەزیران دەری کردووە تەواوی دەسەڵاتەکانی کەوتوتە دەست وەکو دەسەڵاتێکی تەفویزی کە هەموو پرسەکە ڕێک بخاتەوە باوەڕ ناکەم ئەم پرسە ینی لا بکاتەوە بەلایەکە کەمە گەورەترین ئیشکال لەسەر یاساکە بەلای ئەوە پێوترێ نوخبەی سیاسی بەلای ئەواندا لێک بەڕاستی لا ناکاتەوە زیاتر پێزەکاتەوە بەلای هاوڵاتیانی موچەکەم و داماو کە موچەکانیان نزمەوە دەستیان لەسەر دڵیانەوە بەهۆی دۆخی خراپی ئابووری و تەندروستی و هەموو قەیرانەکانەوە وێ ڕایەوام قەیرانەشی دێتە سەر کە بەڕاستی ئایندێکی باشی نابێت. سەبارەت بە کەمترین موچە و پاشەکەوت هیچی تێدایە کە ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە موچەکەمەکان زیاد بکرێت بۆ نمونە بە پێی ئامارەکان زیاتر لە 8,000 کەس موچەکانیان لە خوار 300,000ەوەیە کەمەندامان موچەی 150,000 ئەوە بێ سەرپەرشتان و
بڵێ منداڵانی بێسەرپەرست و بێوەژن لە 2014 موچەکەیان بڕاوە. هیچ ئاماژەیەکی ترە سەبارەت بە بەرزکردنەوەی موچەیەوانە؟ بەڵێ سەبارەت بەوە من لە کاتی کۆبوونەوەکانی پەرلەمان ژاگاداریەوە بووم کە گوێم بیست بووم کە هەوڵێکی وا هەبوو کە لانی کەم ئیلتیزامێک لەسەر حکوومەتدا بنێ بە جێگیرکردنی ڕێژەیەک. بەڵام حکوومەت لە ڕێی وەزیری داراییەکەی هاتە بۆ ڕاستەی وتبوو کە ناتوان بچنە ژێر هیچ پابەندیەکەوە کە ڕێژەیەک دیاری بکە، ئەندازەیەک دیاری بکە، کەم بێ زۆر بێ ناتوان. وەکۆی کە لە یاسای خانشینی عێراقا و هەموارەکەشی هاتووە کە ڕێژەی 400,000 بۆ لانی کەم داناوە. بەڵام لێرە بەڕاستی ئەوە نەچوونە سەرەوە، تەنانەت ئەو هەواڵانەشی کە باز دەکات لە ئەنجامی جێبەجێکردنی یاساکە و پارە دەگەڕێتەوە. ئەوە بەڵێ بە دڵنیاییەوە لێبڕینی تۆ لە باتەوەی 500 هەبێ 100 ملیۆن هەبێ 150 وەربگری، ئەو پارە دەگەڕێتەوە بۆ دارایی گشتی. بەزە ئەو پارەیە ناچێتە سەر موچەی هاوڵاتیان. حەز دەکەمەوە بزاننەوە خەڵک لێرە دڵ بەوە خۆش نەکا. وەزیری دارایی لەو کۆبوونەوە ڕایگەیاندووە کە ئەوان بەڕاستی عەجزی زۆریان هەیە، واتە بۆشایی دارایی زۆریان هەیە، ئەو بۆشایانەی پێپڕەکەنەوە. ئەگەڕێتەوە بۆ ئەوە کاتێک بوو کە داراییشە بوو، پارەشە بوو و سەرچاوەی داهاتەکانی عێراقیش بەردەوام بوو. ئێستا کە ئەوێ ڕوشی کردووە باوەڕ ناکەم بەڕاستی هیچ هەبێ سەبارەت بەوەی کە پێ وترێ پاشەکەوت و لەو پرسانێک کە هەبوو. طبعاً یەک ئیلتیزامی تایە بە دەقی مادەیەک کە هاتووە، ئەویش ئەوەیە کە ئیلتیزامێکی لەسەر حکوومەت داناوە کە حکوومەت لە ماوەیەکی دیاریکرا و هەستێ بە دروستکردنی ڕقم حسابیەک بۆی تۆ، بەڵام ئەم ڕقم حسابی خۆ پارێتیان نییە، واتە تۆ ناتوانین تەسەڕوف بکەی بەم ڕقم حسابیەوە. ڕەنگە من و تۆی موچەخۆر بەیانی لە ئەنجامی وەرگرتنی بڕێک پارەشەوە، طبعاً ئەم ڕقم حسابێمان بۆ کرێتەوە، ژمارە حسابیەکمان بۆ کرێتەوە ئەوەی ئەوەندە. بەڵام کاتێک چین لەوێت تەسەڕوفی پێ بکەین خۆیشی تیان نییە. یعنی تۆ دەکرێتەوە ئەو هەموو ملیاراتانی کە ئاماژت پێکرد بچێتە سەر حسابی من و تۆی موچەخۆر. من باوەڕم وایە فەقەت ئەوە ڕازیکردنی شەقام بووە، جینا بە هیچ شێوەیەک ناتوانانی تۆ دەستکاری ئەوە بکەیت. تەنانەت لە قانونی عقوباتە حەزەکەم ڕاستی هەمووان بیزانن ئەوەی پێدەوترێت چەکی بیدون ڕەسید. یعنی تۆ چەکێک بنووسی بۆ کەسێک کە سەرفی بکە، بەڵام لە ڕەسیدی خۆتا لە ژماری خۆتا هیچ ڕەسیدێکی تیان نییە. ئەوە تاوان، ئەوە جەریمەیەک ئەنجامدا. من باوەڕم وایە ئەو مادەیە بە جۆرێک لە جۆرەکان هاوڵاتی تووشی تاوان و جەریمەیەکی قانونیەکە. باشە، سەبارەت بە قەرزی بڵین کۆمپانیەکان پێ دوایە حکوومەت جدیە وەریگرێتەوە بۆ نمونە ئەو کۆمپانیەکانی دەسەڵات بازەوەکەی 120 ملیار دینار کە بەشی نزیکە یەک موچەی موچەخۆرانە لای کۆمپانیەکانە، لای کۆمپانیەکانی دەسەڵات بۆ نمونە سەرۆکی نەوەی نوێش زیاتر لە 50 ملیار دیناری لایە. پێ دوای حکوومەت جدیە خود بە بڕیاری نەیەتوانێمە بکە لە ناوەی یاسایش دووبارە کراوەتەوە. نا بەدڵنیاییەوە کەمترین لاکردنەوەی تایە بەنایەوە ئەم یاسایە. ینی ئەم یاسات ئەوە نەچووە تەتەڕوقی نەکردو بۆ ئەم پرسانی کە ئەوە دەوڵەمەنە زەبەلاحەکانن لە ئەنجامی هەبوونی کۆمپانیا و دابەشبوون بەسەر هەردوو زۆنی کوردستان. ئەوانە باوەڕم هەندێکیان زۆر لە حکوومەت گەورەتریشن، ئەوانە لە حیزبە سیاسەکانی پارتیۆکێتیش گەورەترن. ئەوە گەر حکوومەت ئەوە لە بەردەم تاقیکردنەوەیکی گەورەیە، ئەگەر دەتوانێت ڕوبەڕووی ئەو جۆرە زەبەلاحانە بێتەوە هەر جۆرە پارێکیان لایە ئیلتیزامێکە بێ بێنەوە، چونکە تۆ لەو کاتێکەوە قەرزەکە ڕاکێشاوە ئەو قەرزە و فەوایدەکانی و ئیلتیزامەکەی هەمووی دیاریکراوە. ڕاستە ئێستا جۆرێک لە ئەو شەریکانە هەیانە ئیفلاسی کردووە، هەیانە عەرزێکی دارایی گەورە، هەیانە قەیرانی دارایی و ئابووریەوە دروست بووە، بەڵام بەگشتی خۆ بێم ئیلتیزامە دەفع بکرێ بە شێوەک لە شێوەکان، چونکە هەیانە هەتا ئێستاشی لەگەڵ بێ بەردەوامە، شوێنی هەیە ئیستیسمارەکە و هەیانە ڕەنگە مەشاریعی تازەشی وەرگرت بێ. بۆیە ئەوەی کە گرنگە ئەو تاقیکردنەوە لە بەرامبەر حکوومەتە خۆ هاوڵاتی ناتوانێت. بەس من باوەڕم وایە بەم یاسایە ئەو ناتەواوێ دارایی و قەیرانە گەورەیە باجەکەی بەشی زۆر یەکەوێتە سەر خەڵکی خوارەوە. وەکو تۆ باوکێبی خۆ کارەساتێکی کرد بێ، بەڵام منداڵەکانە لە خوارە و باجەکەی دەن لە ماڵەوە، ئەوان هەستن و سک هەڵگوشین لەسەر ئەوان جێبەجێەکەی نەک لەسەر نخبە سیاسێک. بەڵێ سپاس دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە ناتێن. تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە.
هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز مامۆستا درێ بگەڕم و لای بەڕێزت سەبارەت بۆی کە بۆچی هەر لەگەڵ یاسای چاکسازی دەست بۆ چاکسازی ڕاستەقینەش نەبرا بۆ نمونە ئەوەی تاڵانی نەوتە خاڵە سنووریەکانە پێوتەی پەرلەمانتارن بەس گەندەڵی خاڵە سنووریەکان 119 ملیار بڵێن دینارە مانگانە 100 میلیۆن دۆلارە بڵێن بە دۆلار کە دەکاتە مەسەلەن 2 ساڵی پارەی هەموو پلێباڵەکانی هەرێمی کوردستانەوەی کە 100 میلیۆن دۆلار مانگانە ئەو قەباری گەندەڵی و لە خاڵی ماوسمێ بۆچی دەست بۆوانە نابرێت ئەو کۆمپانیان لە سەروی سەرۆکی حکوومەت و جێگیرەکەی و وەزیری داراییەوەن کە نەتوانرێت ئەم دۆخە کۆنتترۆڵ بکرێت؟ خۆی کاکە حەکی من سەرەتا ئیشارە پێم بۆیە مەسەلێک ئێمە باسی چاکسازی یەکەین چاکسازی کە نابێت تەنها لە خەرجیا بکرێت خەرجیش لە کەرتێکە کە کەرتی وەزیفیە بکرێت بە تاقی تەنیا بەڵکەوەی کە هەیە پێویستە کە تە چاکسازی دەست پێ ئەکرێت بە ئیرادەیەکەوە بێت ئەو چاکسازیە لە داهات و لە خەرجیا بکرێت لە بەرەوەی کە تۆ باسی ئابوووریەکەی ئابووری بدیدێ لە داهات و لە خەرجی کە بتێ ئابوووریەکە و بەرەو چاکی بەریت ئەبێ لە هەردووکیان چاکسازی بکەیت لەوە لەبەرەوە لە داهاتەکەتەوە بێت بێنە سەرکەرتی نەوت لە سەرکەرتی نەوت ئەبێ ینی پەرلەمان بزانێت داهاتی نەوت چەندە ئەو گرێبەستی 50 ساڵەیە کە کراوە چەندە بۆ نمونە ئێستا کە تۆ لەگەڵ حکوومەتی عێراقیا لە ڕێکەوتنانێکێک لە شتەکانی حکوومەتی عێراقی تەسەوور دەکەم هەر ئەوە بێ داوای چێکە داوای مەلەفی نەوتەکە کە داوای مەلەفی نەوتی کرد ئەبێ بزانێت ئەو ڕێکەوتنانە لەگەڵ کە تورکیا کراوە گرێبەستی 50 ساڵەیی چەندە ئەو گرێبەستی لەگەڵ ڕۆژنەفتا کراوە ئەوە بۆ گواستنەوەی بۆری گواستنەوەی نەوتەکە ئەوە بە شێوەیەکە هەموو ئەمانە کە هەیە ئیتر ئەوە نییە تۆ بڵێ من داهاتەکەم چەنەیەم چونکە تۆ ئەگەر تەنها مەوزوع داهاتەکە بێ بیت
بە قەنەعەتی من ئەوە نییە داهاتەکە بڵێ داهاتەکەمەوەنەیە یعنی سەرچاوی داهاتەکە بە چ شێوەیەجێت وردەکاری نردنی نەوت بە تایبەتی نردنی نەوت وردەکاریەکەی بزار لێ بۆ نمونە لە مانگی پێشوە کە ئیشارەت هیم بۆ 312 ملیۆن دۆلار بووە بەڵام 86 ملیۆن دۆلاری گەڕاوەتەوە بۆ حکومەت ئەوی تری ڕۆشتووە ئاسەیە بەس لە سەدا 28مان بۆ بمێنێتەوە ئەوی تری ڕۆشتووە بۆ کێ ڕۆشتووە ئیتر بۆ کێ ڕۆشتووە نازانین بۆ چ شوێنێک ڕۆشتووە یعنی ئایا حکومەتی عێراقی سبەینی ئەمە قبوڵەکات ئێمە بچین حکومەتی عێراقی تاوان بارکەین بڵێن وڵا حکومەتی عێراقی بوو جەمان بۆ نانێرێت حکومەتی عێراقی موچەمان بۆ نانێرێت ئەوی شەوەیە یعنی پێویستە ئەوە پەرلەمانی خۆمان بزانێت بچێتە بەردەمی و بۆی ڕوون بکرێتەوە قەیچێکە هەموو کەسێک هەموو حکومەتێک هەمووینێ قابل بە کاری هەڵەیەکە ئەو گرێبەستانە کە کراوە لەگەڵ شوێنێکی دنیا هەیە موێنێ بۆ نمونە تۆ 312 ملیۆن دۆلار داهاتت هەبێت بڵین 86 بۆ مێنێتەوە 226 ملیۆن دۆلاری تر بۆ شوێنی تر بڕوە شتەکان نییە نەختی غەریبە ینی ئەو عەقدانەی کە کراوە لەگەڵ ئەو کۆمپانیانە یعنی زۆر سەیرە ئایا عەقدی شەراکەیە وایە نیە عەقدی شەراکەیە لەگەڵ ئەو کۆمپانیانە کراوەیان عەقدی خدمەیە بەپێی ئەو خزمە گوزاری کە ئەکرێ پارەی ئەیرێ یاخود پارەی تر چەند ئەیرێ بۆ نمونە ئەو گرێبەستە 50 ساڵی لەگەڵ تورکیا چەند ئەیرێ بۆ ئەو شەریکاتانی تر کە دەری ئێنن کە عەقدی شەراکەیە چەندی بۆ حکومەتە چەندی بۆ حکومەت نییە اینجا لەگەڵ ئەوە ئێمە لە مەسەلەی نەوتە هەر مەسەلە دەرهێنان و بە بازارکردنی نییە لەگەڵەوە ئێمە کۆمەڵشتی تر هەیە سیرەکەی مەسەلەی سکوریتیان هەیە سیرەکەی ئێمە پۆلیسی نەوتمان هەیە ئەو هێزە لەگەڵ ئەوە سیرەکەی ئەمانە لە ڕێگەی کۆمەڵە شەریکاتی ئەهلیوانێ ئەپارێزرێن و حیمایان ئەکرێت کە ئەم شەریکاتانەش عادە لەسەر سەر بە کەسانی دەستڕۆشتون سەر بە کەسانی دەستڕۆشتون ئەمە لەلای خواردنیان کە بۆ ئامادە ئەکرێ هەر بە هەمان شێوە یعنی مەسلەی ئەو ئەگەر حکومەتی هەرێم غەڵەتی کردووە یاچی کردووە قەیچێکە ئەو گرێ بەسەبێنتە ناو پەرلەمانی کوردستان و ناو پەرلەمانی کوردستان ئەتوانێت ڕێگەچاری بۆ بدۆزرێتەوە با خەڵک ئاگادار بێ چونکە یەکشت هەیە لەوانەیە ئەگەر خەڵک ئاگادار بێت لەوەی کە غەڵەت بێ یان چی بێ بە چ شێوەی بە داهاتەکە خەڵک ئەوەش فشار نەخاتە سەر حکومەت برە پارەکەم و هاوەها ئەوساکەتی ئەگا کە داهاتەکەی چەنە بە پێی داهاتەکەشی خەڵکی هەرێمی خەڵکی وڵاتی ئێمە ئەوەنە پولەکی نییە بەڕاستی بڵێ پولەکی بێ خەڵکی نیشمان پەروەەر بووە هەرو خەڵکەی هەر خەڵکی ئەم وڵاتە بووە کە پێشتر قوربانی داوە پێشمەرگایەتی کردووە خەباتی کردووە تێکۆشانی کردووە لە حکومەتەیەک لە دوایەکەکانی عێراق نەترساوە ئیمڕۆژ کە داوای حەقی خۆی ئەکا بەموچە حەقی خۆیەتی کە داوای بکە بەڵام ئەگەر بێت و حکومەتی هەرێم بەڕاستی داهاتەکەی بخاتە بەردەمی پەرلەمان و پەرلەمانیش بۆی ڕوون بێتەوە چەند و خەڵکیش بزانێت داهاتەکەی چەند لەوانەیە ئەو کاتە خەڵکیش ئەوەندە داوای بە قەنەعەتی من زۆر فشار نەخاتە سەری بەڵام گرنگی مشکلەکەەوە نە پەرلەمان نە حیزبەکانی تر نازانن مەسەلەی مەلەفی نەوت چۆنە باش ئەی سەبارەت بە خاڵە سنووریەکان ئەو گەندەڵی و خاڵە سنووریەکانی ژیانی بۆ خاڵە سنووریەکان خۆی سەرچاوی داهاتێکی چاک بۆ لە هەموو کاتێکا بۆ هەرێمی کوردستان لە ساڵی 1990 هەر لەو کاتەوانە زۆر بکات بڵێن موچە شەر بۆەوە ئیراوە بەڵام خاڵە سنووریەکانیش پێویستە کۆنتترۆل بکرێت لە هەمان کاتە بزار لێ ئاسایی ئێستا پەرلەمانتار میوانی ئێمە بۆ وتیەتی خاڵی سنووری هەیە یەک کارمەندی حکومەتی لێ نییە لەم بەرنامەی ئێمە دەباسی کردو نابێت من نازانم ئەوە بەڵام ئەگەر شتی وا ببێت خاڵی سنووریە بێ کارمەندی حکومی لێنەوەی بەڕاستی شتێکی زۆر سەیرە شتێکی زۆر غەریبی شەنە و کۆرسە مر غەریبە بەلامانە کەواتە حکومەت ڕۆڵی چییە پێویستە حکومەت کەواتە حکومەت هیچ داهاتێکی نیە شتێکی نییە کەواتە کۆمەڵی مافیا ئینەکەن ئەگەر بە قسەی ئەو برادەرە بێ کەوا ئەڵێ یعنی خاڵە سنووریەکان وەختی خۆی داهاتی خاڵە سنووریەکان بووە کە هەرێمی کوردستان تاکو پێش ساڵی 2003 کە توانوێتی موچەشی پیاوە و خزمە گوزاریشی پێ کردووە ئەوەدانکردنەوەشی پێ کردووە و خەڵکیش ئەوە بوو ینی زۆر بە سەربەرزانەوانە موچەکەشی کەم وایە موچەخۆر و واجبی خۆی بینی ئەرکی خۆی جێبەجێ ئەکرد لەبەرەوە ئەیزانی داهاتی حکوومەتەکەی چەندە ئێساش پێویستە ینی خەڵک بزانێ خاڵە سنووریەکانی یەک خاڵی گرنگی تر هەیە ئێمە ینی ئەمە شەگەرسپێنی خەمان نەگرێتەوە لەم ڕۆژانە شتێکی تر حکوومەتی عێراقی لێڵە بە پێی هەندێک سەرچاوە بەپێی هەندێک سەرچاوە ئەڵێ داهاتی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان 5 ملیار دۆلارە لە ساڵێکە معنای ئەوەیە کە 5 ملیۆن دۆلار بێ لە ساڵێکە نزیکی بڵین لە مانگێکە ئەکاتە 400 ملیۆن دۆلار ئەمە یعنی حکوومەتی عێراقی ئەگەر بوێت معلومات وەرگری ئەتوانێت لە ڕێگەی ئێران و لە ڕێگەی تورکیاشەوە معلوماتی بەنێ لەبەرەوە چ تورکیاش و چ ئێرانی زۆر احتیادیە
بۆ هەڵۆشانەوەی ئەم قوارەیە و بۆ ئیفراس پێکردنی ئەم قوارەیە هەموو معلوماتێک بن بۆی ئەم قوارەیە وەکو قارەیەکی سیاسی نەمێنێتوانێ بەم شێوەی کە هەموو هەولێک بیرێ یعنی پێویستە حکوومەتی هەرێم لە جیاتی ئەوەی خەڵک تاوانبار کا بۆی کە هەوڵی هەڵۆشانەوەی ئەم قوارەیە ئەدەن پیان خۆشە خەڵک لەوەیە خەڵک بڕوان ناکەم پێی خۆش بێ قوارەکە هەڵۆشێتەوە خەڵک پێکاتەی حکوومەتەکە پێکاتەی حکوومەتەکە گۆڕانکاری لێ بەسەر بێت خەڵک قوارەکەی ناهەوە لەبەر ئەم قوارەیە کە ئێستا هاتۆدەتی ئەمە بە خوێنی کۆمەڵانی خەڵکی کوردستانی راوە بەدی ئەمە بە خوێنی یەک حیزب و دوو حیزب و حیزبەکان لەوانێت چەندەها کەسی دریژ اینجا بە ماڵ بە چەندەها دیاسووتان و ماڵوێران و سەرگردانی و مناڵی هەتی و بێوەژن ئەم قوارەیە هاتۆدەدی ئەوەی کە خەڵکێ ئەبینیە کە دەسەرەوە گەندەڵی هەیە ناشەفافێت هەیە لە داهاتی نەوتا لە داهاتی خاڵە سنووریەکانە ناشەفافێت هەیە لە هەموو داهاتەکانی ترا و بە دەم داواکاری خەڵکەونان و بمنتن بەرامبەر بە خەڵک لات جۆرە کاتێ تووشی حەماسێکە بێتە لە قوارە هەڵۆشێتەوە بەڵام ئەوەی کە ئەو بەدڵێنێ لای خەڵکی احتیادی مەبەستی هەڵۆشانەوەی قوارەی سیاسی هەرێمی کوردستان نییە مەبەستی هەڵۆشانەوەی پێکاتەی حکوومەتی کە خەڵکی کە خەڵکی تەکنەقڕات و خەڵکی دڵسۆز و نیشتیمان پەرۆ بچێتە ئەو حکوومەتە بەرێ بەڕێەوە مەبەستی ئەوەیە گینە قواری هەرێمی کوردستان با کەسمان تاوانبار نەکەین بڵێن ئەو داوای هەڵۆشانەوە. سپاس دەکەم مامۆستا کاکدانا بگەڕێم و لای بەڕێزت سەبارەت بە چاکسازی ڕاستەقینە بە بۆ چوونی بەڕێزت ئەم یاسایە هیچ بەرگەیەکی تێدا دەستی برد بێ بۆ چاکسازی ڕاستەقینە یاخود دەبێت بە چی چاکسازی ڕاستەقینە دەست پێ بکەین بڵین نۆی دەیە مانگە هەشت ڕۆژی تر ساڵێکیش تێپەڕێ بەسەر تەمەنی ئەم کابینەیە هیچ کراوە لە مرۆوە بۆ چاکسازی ڕاستەقینە؟ مامۆستای بەڕێزبان و هەموو کەسانی کە ئەکادیمین لەم پرسا ئەزانن ناونیشانی چاکسازی ناونیشانێکی گەورە و فرەڕەهەند و تەنانەت پێویستی بە قیادەکردن و ئیشکردنە ئەوەی پێی دەوتێ ئیشکردن لەسەر پاکردنەوەی قادرمەکە لەسەرەوە هەموو ئەنەو ڕەوتەزان بەڵام ئێمە ناچارین بە تایبەت دوای ئەوەی ئەم پرۆژە بۆ زانیاری لە ئەساسا دوو پرۆژەش بوو خۆلی پێشوش هاتبووەوە نەنگیەکی گەورەی بۆ پرۆژەکە و ئیشکالێکی گەورەیە چۆنە بێ پرچێکی چاکسازی و هەستیار دوو جار دوو تەبعی هەبێ وەکو کتێبێکی دوو چاپەوە بێ بەڕاستی ئەمە وایە کە زۆربەی هاوڵاتی سادە باوەڕ بکە ئەم پرسانەی چاکسازی و هەوڵەکانی چاکسازی لە وڵاتی ئێمە زۆر بە کەمی یا درەنگ لەدایکە بنیان بە ناکامی یان ئەنجامەکەی گەورە و پڕبایەغ نابێ عینیە و چیرۆکە کوردەواریە کە دەماودەم بەدەم ئێمە گەیشتەوە گێڕنەوە کە کابراەک سەری هێشاچوون سەرینەکانەشێلا بە زمانی لە بەلاجێ هەولێری بالیفەکانەشێلا بەڕاستی ئەم دۆخە وای کردوتەوە دەست وەکو فەرمووتان دەست نەبێ بۆ جونگە سەرەکیەکانی ناوم پرسەوە بڵاوی نەکەیتەوە تەنانەت بۆ تۆ تەماشا بکە وڵاتێکی وەکو ئەردەن چەندین وڵاتی دیکەی کە وڵاتی گەشە سندون لە بناوچانە یاسای تایبەتیان هەیە بە بەرامبەربوونەوەی گەندەڵی لەوێ قانونێکی خاصیان هەیە بۆ مکافحەی فەساد هەموو جۆرەکانی فەسادیان ڕیز کردو و پەیڕەویان بۆ دەرکردو و ئیلتیزام و ڕێنمایی چاکی پێ دەرکراوە بەڵام ئێمە تا ئێستا لە هەرێمی کوردستان سیستمێکمان هەیە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئەوش بە دەستەیەکی کە سەرۆکی دەستەکە پلەی وەزیرە و بەڕاستی ئاستێکی نزمتری هەیە بەخشراوە کە باوەڕم وایە ئەمە زیاتر باخی ئەو نووسینەی نییە کە لەسەر وەرەقەکە نووسراوە واتە جێبەجێ ناکرێەوە بە ئاسانی واتە تۆ ئەوە هەموو گەندەڵەکان کورت بکەیتەوە لەوە کە کەسێک بەخشینێکیان بەرتیلێکی داوایەکێک وەریگرتووە ئەمە بەڕاستی ئاوا تەماشایان پرۆسەیە بکەی زۆر مەترسیدارە ڕاستە ئەم یاسایە دانی نابەوە کە گەندەڵی زۆر گەورەیە و زۆر فرەڕەهەندەوە دەستی کێشاوە بەو شێوە بەڵام کە لە هەناوی یاساکە و دەق و حکومەکانی تەماشاکەی بەڕاستیەوە نابینیتەوە کە لە ئایندەیەکی نزیکە ئەم پرسە ئاوا بگاتە ئەنجام و بگاتە پایان بە تایبەت دۆخە ئابوووریەکە کە خراپە من باوەڕم وایە تەنها دەوەسێتە سەر ئەو پرسی تەنها ئەوەی ناونیشانی یەکەم جار کە پێوترێ موچە و دەرماڵەکان لەوێدا کورت هەڵێ و یاساکە درنگانێکی زوو جێبەجێ ناکرێت مشکلەی جێبەجێکردنی هەیە چۆن لە ئەسبابی موجیبەکەی هاتووە هەمووانێک کە خۆبەڕای سیاغەی تەشریعین داڕشتنەوەی تەشریعیڵێن سیاسەی تەشریعی یاسایەک لە هەناوەکەی خۆیان هاتووە کە پێوترێ ئەسبابی موجیبە هۆکانی دەرچوون لە هۆکانی دەرچوونە باسی بەرەنگاربوونەوەی ئەو هەموو لێشاوە گەندەڵێ ناکە بەڵکو باسی جۆرێک لە ڕێخستنەوە کاکەواتە چۆن نەکرێ من وەکو هاوڵاتێک ومێت بکەم بڵێم بەڵێ بە دڵنیاییەوە ئەم گەندەڵانە ئەم جۆرە چاکسازیە لە ئایندەیەکی نزیکا جێبەجێ بێ
باشە بەس بۆچی لەسەر جێبەجێکردنی یاساکە بەڕێزت بە گومانی ئەوەی کە بەڕێز وتە دەم یاسایە چارەسەری بندیواری تێدا نییە پێ وایە کە تەنها لە خەڵکی هێژار و بڵێن ئەوەی کە موچە خۆرە بابەتێکشت پێشتر نووسی بوو کە لە مانگی لە مانگە خوڕی کراوە بەسەر هەر ئەم قڕۆژ ئەم جارە هەر بۆ موچە خۆرەکەیە نا بەدڵنایی و خۆ هەر یاساکە خۆی لە سەرەتای ناونیشانەکەیەوە کە موچە و دەرماڵەکانی پێشخستووە واتە ئەمە و ئیلتیزامێکە تایبەتە بەوان تەنان لە بنچینا کە پرۆژەکە ها زۆر بەهەڵە هاتە بوو خانەنشینی خست بۆ پێشەوانەوە تۆ تەماشا بکەوە کارساتی گەورەیە چونکە تۆ ساڵانێکی زۆرە بێت لە وەزیفا بووبی موچە وەرگرت بێ یا بەخشین و ئیمتیازاتێکە پێدرابێ جایتر دروست بۆ نادروست بۆ هەرچیەکە نازانم ئەم دوای شمولی خانەنشینیەکەی یا خانەنشینە بیت بۆیە ڕاستکردنەوەیکی تیا کرا تەنانەت دەستەواژەی تریشی لەگەڵا بەکارهاتوو بۆی فراوان بێ دەستەواڵا بێ لە هیچ تەشریعێک کە دەرچوو بێ دەستەواژەی دیکە بەکار نایە واتە دەرفەتەکە فراوان ناکە بۆی هەر کەسی یاسادانەر و کەسی یاسا جێبەجێ کرد چونکە دەقی یاسایی کاتێ تەطبیقەکرێ ئەنجومەنی وەزیرانی کە تەنفیزیش بکرێ ئەوان بەڕاستی بە جێبەجێ بکەن ئەمە لێرە کێشە و گرفتەکە دوای دروستە بێ کە زۆرترینی ئەوەی کە ئاماژەم پێداوە زۆرترینی ئەو قوڕەکە خەسکراوەتەوە زیاتر بۆ سەری موچەخۆرانە و موچەخۆرانی ڕاستەقینەوە هەروەها کەمترین سزای تایە بۆوانە گینا لە بایۆمەتریە هەمووی جیا کردەوە پاک و پیسی جیا کردەوە تەواو کێ سوودمەند بۆ بە نایاسایی ئەبڕا و کۆتایی پێهات بەڕاستی ڕقەمەکە زۆر کەم کۆتاییێنی بۆ پرسەیەناوە باشە دو پرسیارم زۆر بە کورتی دقەیەک سەبارەت بۆی کە پێ دوایە بەم زوانە لە هەرێم دەست بۆ گەندەڵی چارەسەری بوارینەوەت خاڵە سنووریەکان لێکۆڵینەوە لە سەروەت و سامانی بەرپرسان پارەبراوەکانی دەرەوە گێڕانەوەی موڵکی گشتی ئەوانە ببرێت من دەکرا و کاتە وەکو هاوڵاتیەک بڵێم وەکو یاساییە کە ئومێدم بەم پرسە بۆ گەرم یاسایە ئەڵقەی یەکەمی چاکسازیەکان بۆایە و ئەڵلقەکانی تری بە خێرایی ئامادە بکرا بە دوایە بە تایبەت لە داهات و لەو داهاتە زۆرانەی کێت بۆ هەرێمی کوردستان و چۆن سەرفەکرێ بەڵام لە کاتی ئێستادا بە تایبەت لە ساڵی 2020 کە ئاسۆی ڕێکەوتنەکانی نێوان حکوومەتی هەرێم لەگەڵ ناوەندا زۆر کەمە و داهاتەکانی تری بڕاوە و حکوومەتی عێراق خۆی بۆ خۆی فەقیرە و ئێستا ناتوانێت بە ئاسانی ئیلتیزامەکانی خۆی جێبەجێ بکە هەتا پارەش بەخشێ بە هەرێم ئەو بەڕاستی باوەڕم وایە ئەمە زۆر دەرفەتەکەی کەمە و عاقبەتەکەی باش نابێ بەڵام مسلمانە بێ هەر ئومێدی وابێ کە ئەلغەد و لینازریه قەریبون سبەینە ئینشاءڵڵا هەر نزیکە ئەیوادارم ئێمە لانی کەمترین قوربانی بین لەم پرسا وەکو هاوڵاتی وەکو خەڵکەکەی خوارەوە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا درێژ کۆتە پرسیارم سەبارەت بەوەی کە چی بکرێت کە ئەم یاسای خانەنشینە یاسای بڵێنەوەی کە بە یاسای خانەنشین کراوە ڕێک بڕێتەوە بەڵام کاریگەری لەسەر موچەخۆری ڕاستەقینە نەوێ بە کورتی بێ سوپاس دەکەم خۆی ئێمە کە ئیتراگەرتۆ بێت و دەستبەری بۆ شتە یاسایەکان بزانانی ئەزاندێ لێ بایۆمەتریمان هەبووە لە بایۆمەتریەکە ئەتوانێت بزانندەکە چێ ناسایی چێ نایاساییە چێ یاساییەکە ئەوەی یاساییە حەقی خۆی پێ بدرێت و ئەوەشی نایاساییە هەر عینەشەر حەقی خۆی پێ بدرێت بە چ شێوەیە حەقی خۆی پێدرێت ئەمە هەیە وەکو ئەمە یەک دووەم شتیش وەکو من ئێستا شەڵێم کە ئایا پرسیارێکیشی لە کاکدانا کرد کە ئایا ئەمە ئەتوانێت هەموو لایەنەکانی تر بگرێتەوە من بە ئێستا شێ دووبارەیەکەمەوەنێ ئەوە ئەگەر هەر کەسێک ئیرادەی هەبێ بۆ ئەوی بێ چاکسازی بکابێ لە پێشە مشتێکەوە لە پەرژەوەندیەکانی خۆی و بنەماوە خێڵەکەی بدات و بیکاتە قوربانی پەرژەوەندی نیشتیمان و هاونیشتیمانیان کە ئەمە گەورەترین سەربەرزی ئەبێ بۆی و لە هەمان کاتیشە ئەم قوارەی هەرێمیش وەکو سیاسیین بەهێزترە بێ بەتواناترە بێ چونکە لەبەرچی لەبەر ئێمە ئەبێ حسابی وەکەین تەنیا یەک حیزب نیە لەم کوردستانە یا خێڵیش نییە هەموو کەسێکی قوربانی خۆی یا و خەباتی کردو و ئەم نیشتیمانی خۆی خۆشەوێت سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەرەزان دلێر محمود ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان لە ڕێژنی دارایی سپاس دەکەم هەروە لاورێرەوە دانادارە ڕاوێژکاری یاسایی سپاس بەوەی بینەرانی بڕێ سپاس باوکارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ